سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بابەت یەکسانکردن و هەموارکردن بەڕێ سەرۆکی حکوومەت ئێمە کۆمەڵک مامۆستا و فەرمانبەرین لەسەر وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕانامەی ماستەر و دکتۆرامان بەدەستێناوە لەسەر بەبێ مۆڵەت و بەبێ مۆڵەتی خوێندن بڕانامەمان بەدەستێناوە کە هەندێکمان لە کاتی شەڕی نەگریسی داعش و هەندێکمان لە پاش شەڕی نەگریسی داعش و لە کاتی پشۆکانە توانیمانە برەو بە خوێندن بدەین بۆ بەدەستێنانی بڕوانامە و کۆکردنەوەی زانست و زانیاری واروەها کە بەشێکی زۆرمان لە دەرەوەی وڵات خوێندێت و هەندێکمان لە ناوەوە بەبێ کە هیچ ئەرکێکی داراییمان لەسەر حکوومەتی هەرێم نەبووە و بڕوانامەمان بە شێوەیەکی مۆڵەتی بێموچە و مۆڵەتی کۆکراوە و مۆڵەتی ئاسایی و مۆڵەتی شووی هاوین و هەندێکی تریشمان لە کاتی داوامی چارەکە موچە و نیوموچەدا بڕوانامەمان بەدەستێناوە و لەبەر ئەوەی لەو کاتەدا هیچ یاسایەکی دیاریکراو نەبووە کە ڕێگری بکات لە فەرمانبەران کە ببێ مۆڵەتی خوێندن بڕوانامە بەدەست بێنێ چونکە هەمان کەیسی ئێمە لە حکوومەتی عێراقیدا پەسەند کراوە کە لە یاسای 1960دا ئەو یاسایە لە 2009دا هەموار کراوەتەوە و هەمان کێشەیان بۆ چارەسەر کراوە بۆیە ئێمەش داوا لە بەڕێستان دەکەین کە بە هەمان یاساوە بە هەمان ڕێگا چارەسەری کەیسەکانمان بکەن کە لە هەمان کاتا کۆمەڵێکی کەیسی بە هەمان شێوەی کەیسەکانی ئێمە لە پێش ئێمەیە هەموار و یاسا هەموار و یەکسانکردنی بۆ کراوە بۆیە داوا لە بەڕێستانەکەین جارێکی تر چاو بۆ بڕیاراندا بخشێنەوە کە بۆتە هۆی وەستان و ڕێگریکردن لە داوینکردنی شایستەدارایەکانی ئێمە لەگەڵ ڕێزمان ئێمە ڕاستە ڕەنگە ئەو کاتەی بەشێکی زۆرمان لەو خوێندەمان کردووە هیچ ڕێنمایەک نەبووە هیچ یاسایەک نەبووە کە ڕێگە لە فەرمانبەران بگرێ کە ببێ مۆڵەت یا بەبێ مۆڵەتی خوێندن بخوێنێ ئەو یاسایی کە لە ساڵی 1960 دەرکرا بۆ ئەو مەبەستە لە ساڵی 2009دا لە پەرلەمانی عێراق هەموار کراوەتەوە کاری پێ ناکرێت بۆی ئەو یاسایە بەسەر ئێمە جێبەجێ ناکرێت و لە هەمان کاتە ئێمە ئەگەر بەبێ مۆڵەتیش خوێند بێتمان ئەگەر لە ڕێنمایەکانی حکوومەت هێنەمیش دەرچوو بێتی ئێمە نە تاوانمان کردە نە جەریمەمان کردووە و نە کارێکی وامان کردووە کە لە یاسا دەرچوو بێتین و نە تەهریبمان کردووە نە کارێکمان کردووە کە زیانی بۆ سەر ئەمنی قەومیە بێ ئێمە ڕۆشتوونە بۆ کۆکردنەوەی زانیاری و زانست ئێمە کۆمەڵێکین بڕوانامەی دکتۆرا ماستەرمان بەدەستێناوە ئەگەر ئەوانەی کە بە مۆڵەتی خوێندن بڕوانامەیان بەدەستێناوە علم و زانستەکەیان لە ئێمە زیاترە ئەوە هیچ کێشەیەک هیچ قەیدە ناکات وەگرە ئەوان بارگرانیەکی زۆریان لەسەر حکوومەت دروست کردە بەوەی کە دەوامیان نەکردە و موچەشان وەرگرتە ئێمە بەشێکی زۆرمان دەوامان کردو و موچەشمان وەرگرتەوە کەواتە هیچ ئەرک و قورسایەکمان لەسەر حکوومەتی هەرێم نەبوو بۆیە داواکەین کە مافەکانمان بۆ بگەڕێت